لە هەفتەی سێیەمی یاریەکانی خولینایەبی کوردستان بۆ تۆپی دەست یانەی سۆران لە نێو یاریگای خۆی میوانداری یانەی کەرکوچی کرد لە نیوەی یەکەمی یاریەکە هەردوویانە چێبڕچیان بوو لە بەدەستهێنانی گۆڵی زیاتر بردنەوە بۆ هەردوویانە زەحمەت بوو چونکە تا ڕادەیەکی زۆر ئاستی هەردوویانە لە یەک نزیک بوو تا تەواوبوونی نیوەی یەکەم تەنها جیاوازی هەردوویانە گۆڵێک بوو تا 2000 بە یەکسانی بە تۆمارکردنی 15 گۆڵ بۆ هەردوویانە کۆتایی هات. لە نیوەی دووەمی یاریەکە یانەی سۆران باشتر دەبینران و توانیان ژمارەیەک گۆڵ بە دوای یەک تۆمار بکەن و یانەی میوان لە شکستی یاریەکە نزیک بکەنەوە. یانەی کەرکوچیش چەندان هەڵی گۆڵکردنیان لەدەستدا و یاریەکە لە بەرژەوەندی یانەی سۆران 28 گۆڵ بە 26 گۆڵ بە کۆتا هات. خۆشببختانە ئەوڕۆکە یاریەکی هەچەندە بەهێزیژوی بەڵام توانیمان بەسەر تیپی بەرامبەر سەر بکەوین. پیلانەکان تۆزێ لە ڕووی یاریەکەەوە بزیر بوو نادیار و بەڕاستی لەبەر ئەوەی سێ یاریزانی پیشەگەری باشیان هەبوو ئەوان لە خولی عراقی یاریان کردیەدان توانی پیلانەکان بگۆڕن بەڵام توانیمان ئەو فرسەتە بدۆزینەوە لە فەراغیوان بتوانین زۆرترین گۆڵ تومار بکەین و لە هەمان کاتیشدا لە بەرگری خۆمان توانیمان ئەو یاریزانانی کە باشن ڕێگەیان پێ نەدەین بە سرعات یاری بکەن و گۆڵ تۆمار بکەن. الحەمدلله توانیمان یاریەکە ببینەوە بە ئەنجامێکی باش لە کۆی گشتی ئەو خاڵانەشمان 6 خاڵە توانیمان ڕیزبەندی سێم بگرین. تەمرینمان کەم بوو ئەعدادمان کەم بوو لەبەر ئێمە لە 2014 وەستاون لە یاری مشارکە دەوریمان نەکرد لە کەرکوب زۆری نادیەکەمان ئیمکانیاتی مالیان زۆر نییە پاریان نییە زۆر لەبەر ئەوە وەستامان لە 2014 ئەعدادمان کەم بوو تقریبا مانگی بووتە تدریبمان کردووە هاتومان یەکسەر لە بتوڵە. یانەی سۆران بەو سەرکەوتنەی ژماری خاڵەکانی کردە 6 خاڵ سێمی ڕێزبەندی خولەکەی گرتووە هەفتەی داهاتوش هەر لە نێو یاریگای خۆی میوانداری یانەی سلێمانی دەکات یانەی کەرکوچیش لە سێ یاری ڕابردووی هیچ خاڵێکی بەدەست نەهێناوە و لە یاری داهاتوو میوانداری یانەی کۆیە دەکات. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.